پرۆژەی ئەربیل هیلز لەناو هەولێری پایتەختدا لەسەر ڕووبەری زیاتر لە 2 ملیۆن مەتر دووجا ئەنجام دەدرێت. دەکەوێتە نێوان شەقامەکانی گوڵان و بەحرکە و هەردوو شەقامی 100 مەتری و 120 مەتری. تەنیا دەخولەک لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە دوورە. ئێمە یاریگای گۆڵف لەناو پرۆژەی ئەربیل هیلز دروست دەکەین. 4 ساڵ بڕیارماندا باشترین پرۆژەمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێبەجێ بکەین. هەولێرمان هەڵبژار بەهۆی کەشوهەواکەی و گرنگی شارەکە لە کوردستان و ناوچەکە. پرۆژەکە ژێرخانێکی گەورە دەبێت بۆ شارەکە و دەبێتە ناوچەیەکی دیاری شاری هەولێر. لایفستایلێکی ئاستبەرز دەبەخشێتە هەولێر. باشترین دیزاینەرمان هەڵبژاردون بۆ ئەوەی کە ماستەرپلانی پرۆژەی ئەربیل هیلز دابنێت. بۆ ئەم پرۆژەیە تیمێکی دەستەبژێری جیهانی لە بەتواناترین ئەندازیاران و نەخشەسازان کۆبوونەتەوە. ئەزمموی 10 ساڵ و سەتان پرۆژەی مەزن و سەرکەوت و لێرەدا هاواهەنگی دەکەن لە نوێترین کۆمەڵگەی نیشتەجێبووندا. ڕووبەری سەوزایی فراوان و گۆڕەپانی گۆڵف و مێرگ و کەناڵی ئاو و کۆشکی دانسقا ڕوخسارێکی نوێ دەبەخشنە ناوچەکە. پرۆژەکە ڕووبەرێکی فراوانی سەوزایی تێدایە. دار و درەختی زۆر و کەناڵی ئاوی لە خۆ دەگرێت. ئەربیل هیلز دەبێتە شوێنێکی پڕخۆشگوزەرانی لە هەولێر. نزیکەی 3 لە سەر 4 پرۆژەکە سەوزاییە. پانی شەقامەکان لە نێوان 27 بۆ 36 متر دەبن و هەمویان هەر وەک ڕێچکە و پیادەڕۆییەکان بە دار و نەمام دەورە دراون. لێرەدا پێویستیەکانی ژیانێکی ئاسوودە بە تەواوەتی لە شارێکی سەر بەخۆدا دابین دەبێت. یەکەم قۆناغی پرۆژەی ئەربیل هیلز دانانی ماستەرپلان. ماستەرپلان ستراتیژی بنەڕەتی هەر پرۆژەیەکە. دووەم قۆناغ دیزاینی کۆنسێپتە. لەم قۆناغەدا بەراوردی دیزاینی پرۆژەکە دەکەین لەگەڵ ستانداردە جیهانیەکان. قۆناغی کۆتاییش کێشانی نەخشەی جێبەجێکردنی پرۆژەکەیە. لەم قۆناغەدا پلانی ئەندازیاری، ئامار، ئەلکترۆمیکانیکی و ژێرخانی پرۆژەکە ئامادەیەکەین. ئێمە لەگەڵ باشترین پلانداڕێژەرانی گۆڵف کارەکەین، لەگەڵ باشترین ئەندازیاران و دیزاینەرانی گۆڕەپانی گۆڵف و تەواوی پرۆژەکە. کۆمپانیای IMG یەکێکە لە گەورەترین کۆمپانیەکانی بە بازاڕکردنی بواری وەرزشی و دروستکردنی یاریگا. تاوەکو ئێستا کۆمپانیای IMG زیاتر لە 100 گۆڕەپانی گۆڵفی لە جیهاندا دروست کردووە. خزمەتگوزاری بەڕێوەبردن و بە بازاڕکردنی بۆ یانە گەورەکانی جیهان دابین دەکەین. ئەوە دەبێتە یەکەم گۆڕەپانی یاری گۆڵف نەک تەنیا لە هەولێر بەڵکو لە هەموو عێراق. زۆر بەوە سەرسام بووم کە زەویەکە هەر بە سروشتی خۆی ئامادە بوو بۆ ئەوەی ببێتە گۆڕەپانی گۆڵف. بەڕاستی پێشبینیەوەم نەدەکرد. پێم وابوو بیابانێکی تەختە، بەڵام بەرزی و نزمی و چاڵی تێدایە و یەکەکانی نیشتەجێبوون بەسەر گۆڕەپانەکەدا دەڕوانن. زۆر سەرسام بووم، لە هەمان کاتیشدا خۆشحاڵ بووم، چونکە بە تەواوی گونجاو بوو بۆ ئەوەی بکرێتە یاریگای گۆڵف. زیاتر لە 7,000 متر دووجا تەرخان کراوە بۆ یاریگاکانی گۆڵف. ئەمەش ئەربیل هیلز دەکاتە سەنتەرێکی مۆدێرنی جیهانی. بەشەکانی پرۆژەکەش لە باخچە و بازاڕەکان و شوێنی وەرزش، زۆر شوێنی دیکەی گشتی وا دیزاین کراون. ئەگەر دانیشتوان بیانەوێت لە نزیک ماڵەکانیان بمێننەوە لە هیچیان کەم نەبێت. یەکەم کۆبوونەوەمان لەگەڵ دانەرانی ماستەرپلانەکە بوو. ئەو کاتەوان 6 مانگ کاریان لەسەر ماستەرپلانی پرۆژەکە کردبوو. بەڵام پێیان وا بوو گۆڕەپانەکە تەختە و پێویستی بە دەستکاریە. کە سەردانی شوێنەکەمان کرد بینیمان پێویستە ماستەرپلانەکە بگۆڕین. بێگومان بەرزی و نزمی تێدایە.
بەمەش لە پرۆژەکانی نیشتەجێبوونەوە گۆڕەپانەکە دیمەنێکی پانۆرامایی هەیە. لە ماوەی 3 ڕۆژدا ماستەرپلانەکەمان گۆڕی و گۆڕەپانێکی گەورەی گۆڵفمان دروست کرد. پرۆژەی ئەربیل هیلز یانەیەکی گەورەی نێودەوڵەتی گۆڵف لە خۆ دەگرێت. گەورەترین پرۆژەی گۆڵفە لە عێراق، گەورەترین ئاڵنگاری بەردەممان دانانی ژێرخانی یاریگای گۆڵف. ڕێژێکی زۆر ئاوی پێدا دەڕوات. سەرسام بووین بەو ڕێژە زۆرەی ئاو کە لەوێ هەیە. گەورەترین ئاڵنگاریمان ئاراستەکردنی ئاوەکە و دابشکردنی بوو بەسەر دەریاچە بچووکەکاندا و بەڕێوەبردننی ئاوەکە لە سەرەتا تاوکو کۆتایی پرۆژەکە. ئاوێکی زۆری لێیە. ئەوەش دەستکەوتێکە بۆ پرۆژەکە. هەبوونی دەریاچە و ئاو تەنیا بەشێک نین لە گۆڕەپانی گۆڵف، بەڵکو پێکاتێکی بنەڕەتی تەواوی پرۆژەکەیە. تیمی دروستکردنی گۆڕەپانی گۆڵف 6 مانگە لەگەڵ تیمی ئەربیل هیلز کار دەکەن. زۆرینەی کارەکانیشی تەکنیکی بووە. لە نزیکەوە لەگەڵ تیمی پرۆژەکە و ئەندازیاران و دیزاینەران کار دەکەین بۆ ئەوەی دڵنیابین لەوەی پرۆژەکە و گۆڕەپانی گۆڵفیش بە شێوازێک دروست بکەین و بنیاد بنین ئامانجەکەمان بەدەست بێنین. گۆڕەپانەکانی گۆڵف بە کۆشکی نیشتەجێبوونی جوان و ڕوبەری سەوز دەورە دراون. سیستەمێکی ئاودێری پێشکەوت و لە ڕێگەی کۆمپیوتەرەوە کۆنتڕۆڵ دەکرێت. کاری ئەوە دەبێت گۆڕەپان و سەوزاییەکان بە درێژایی ساڵ سەوز بمێننەوە. یەک لە باشترین کۆمپانیەکانی جیهان بەڕێوەبردن و خزمەتگوزاریەکانی یاریگاکان و یانەی گۆڵفی هەولێری لە ئەستۆ گرتووە. لە پرۆژەکەدا سیستمی پاکردنەوەی ئاوی بەکاراتووی ماڵانمان هەیە و ئاوەکە پاک دەکەینەوە و بەکاری دەهێنینەوە بۆ گۆڕەپانی گۆڵف و ئاودانی سەوزایی و دارودرەختەکانی پرۆژەکە. ئێمە ڕێز لە ژینگە ئەگرین و سەرچاوەکانی ئاوی پاک بەکار ناهێنین. لەو کاتەی یاریگاکان دەبنا ڕووگەی ئاشقانی یاری گۆڵف، لایەنەکەدا ئەکادیمیایەکی گۆڵف بۆ یاریزانە نوێەکان دادەمەزرێت بە سەکۆیەکەوە کە 25 یاریزان دەتوانن لە هەمان کاتدا مەشقی تێدا بکەن. ناوچەیەکی ڕاهێنانیشی تێدا دەبێت بۆ بەرزکردنەوەی ئاستی یاریزانە تازە و ئاسناوەندیەکان. یانەی گۆڵفەکە دەبێتە شوێنی پاڵەوانێتیەکان. لەلایەن تیمێکی ئەندازیاری ئاستبەرزی جیهانی بە سەرپەرشتی سینسیادای دروست کراوە. ئەوانەی یاریزانی گۆڵفن لە تەواوی وڵاتەکە و لە هەولێر زۆر دڵخۆش دەبن و دەتوانن لە شاری خۆیان لەسەر گۆڕەپانێکی خاوەن ستانداردی جیهانی یاری بکەن. بۆ ئەوانەشی کە دەیانەوێت فێر بن، هیوادارین ئەمە ببێتە دەرفەتێکی گەورە بۆیان و سەردانی بکەن و زیاتر شارەزا ببن. هەموو ئاستەکان دەتوانن لەوێ گۆڵف بکەن. ڕوبەرێکی فراوانی هەیە و ئەکادیمیای گۆڵف و کەسانی پرۆفیشناڵ سەرپەرشتی دەکەن و هەموو شتێکی لێیە کە پێویستە بۆ فێربوونی یاریەکە. یانەی گۆڵف وا دیزاین کراوە بۆ کەسانی پرۆفیشناڵ و فێرخوازانیش دەتوانن چێژ ببین و یاری بکەن. یانەی گۆڵفی ئۆربانە ساڵی 1922 لەلایەن باپیرمەوە دروست کراوە. لە شارۆچکەی ئۆربانە خزم و دۆستمان هەن. باپیرم لەوێ گۆڕەپانی گۆڵفی دروست کرد بۆ ئەوەی هەموو دۆستان و بنەماڵەکەی لەوێ کۆ ببنەوە. کە هاتمە هەولێر هەمان هەستم هەبوو کە کۆمەڵگەیەک دروست بکەم بۆ دۆستان و ئەندامانی خێزان لەوێ هەموونەوەکان بەنەوەی داهاتووشەوە دەتوانن سەردانی بکەن. هەستم کردەوە زۆر گونجاوە بۆ خەڵکی هەولێر، چونکە ئەوانیش زۆر پەیوەستن بە خێزانەوە. لەوێ خەڵک زۆر تێکەڵاون، دەبینی هەمویان پێکەوە نانی ئێوارە دەخۆن و لە نزیک یەکدی دەژین. هەستم کرد بە هەمان شێوەی گۆڕەپانی گۆڵفی ئۆربانە، گۆڕەپانی گۆڵفی هەولێریش ئەو ڕۆڵە دەبینێت و دەبێتە ناوەندێک بۆ کۆکردنەوەی خەڵک و هاوڕێ و خێزان. ڕۆژی کردنەوە لەوێ دەبێت بۆ پشتگیریکردنی خاوەنانی پرۆژەکە لە هەموو ڕوویەکەوە، وەک بە بازاڕکردن و دامەزراندنی خەڵک و هەر شتێک کە دامەزراوەکە پێویستی بێت بۆ ئەوەی دڵنیابین لەوێ بە ستانداردی جیهانی کارەکان بەڕێوە دەچن.
هیوادارین بۆنەی نێودەوڵەتیش ڕێک بخرێت ئێمەش بتوانین یارمەتی خاوەنەکانی بدەین لە ڕێخستن و میوانداریکردن لە ئەربیل هیلز. زۆر سەرسام بووم بە پێشوازی گەرمی خەڵک. بۆ هەر شوێنێک چوو بام لە هەولێر پێشوازیان لێ دەکردم، چ لە ڕێستوراند چ لە هۆتێل. خەڵکەکە بەڕاستی دڵخۆش بوون کە بەشێکن لە پرۆژەکە. ئەوانش لە بەشی بنیاتنان کاریان دەکرد 100% دڵخۆش بوون. بۆ من بنیاتنانی ئەو گۆڕەپانەی گۆڵفا ئەزموونێکی ئەرێنی بوو. هیوادارم لە داهاتوودا یاری گۆڵف لە عێراق فراوان ببێت. دوای 10 ساڵی دیکە پێوەری سەرکەوتنی پرۆژەکە ئەوەیە یاریزانانی گۆڵف لە عێراقەوە بەشداری بکەن لە یاریە نێودەوڵەتیەکان. ڕەنگە بتوانن لە یاریەکانی ئۆلمپیاددا ڕکابەری بکەن. ئەو یاریگایە دەتوانێت یارمەتی دەربێت و ببێتە دروستکەری یاریزانی گۆڵف لە وڵاتەکەدا و لەگەڵ کۆمەلگە و قوتابخانەکان کار بکات بۆ دروستکردنی یاریزانی گۆڵفی پرۆفیشناڵ لە عێراق. گەشتیاری بەشێکی دیکەی پرۆژەکەیە. یاریزانانی گۆڵف شەیدای گەشتکردنن. گەشت دەکەن بۆ هەموو جیهان بۆ ئەوەی یاری گۆڵف بکەن. پێم وایە دەوڵەمەندی کللتور و مێژووی هەولێر ئۆفرێکە بۆ یاریزانانی گۆڵف لە هەموو جیهان کە بێن یاری بکەن. ئەمە هۆکارێکی دیکەیە بۆ ئەوەی بێنە ئەو بەشە سەرنجڕاکێشەی جیهان. ئەو یاریگەی گۆڵفا توانای ئەوەی هەیە میوانداری بۆنەی پرۆفیشناڵی یاری گۆڵف بکات و بانگێشتی یاریزانە گەورەکان بکات بۆ ئەوی بێنە هەرێمەکە. بەم جۆرە دەتوانن کللتور و مێژوو بیرکردنەوەی پێشکەوت و خواز و سروشتی وڵاتەکەتان بناسیێنن. نزیکەی دەریاچەی بچووک و کەناڵ زیاتر لە 56,000 متر دووجا ڕوبەری ئاوی پێک دەهێنن و دیمەنی گردە شەپۆلدارەکانیان دڵڕفێنتر کردووە. جۆرەها جار و ڕووەکی هەمەڕەنگ بەناو سەرتاپای پرۆژەکەدا بڵاو بوونەتەوە. ئەمڕۆ پۆشە ڕووەکیە لە هێزی باکەم دەکاتەوە و هەوا پاک دەکاتەوە و سێبەربەخشە و پلەکانی گەرمادا دەبەزێنێت. شوێنەکانی کات بەسەربردن لەم پرۆژەیەدا لە ناو ژینگەیەکی تەندروست و دڵگیر دەبن. پرۆژەی ئەربیل هیلز سەرگەرمی زۆر لە خۆ دەگرێت، وەکو گۆڕەپانی گۆڵف، کۆش، بازاڕ و هۆتێلی لەکشەری، ناوچەی سەرگەرمی و بازرگانی. ئێستا کار لەسەر قۆناغی یەکەم دەکەین کە کۆشکی گەورە لە خۆ دەگرێت. 170 بنیادنانی ژێرخانی پرۆژەکە تەواو بووە. قۆناغی یەکەمی پرۆژەکە کە کۆشکەکانن مانگی نیسانی 2023 ڕادەستی کڕیاران دەکرێت. لەم پرۆژەیەدا کەلوپەلی کواڵەتی بەرز بەکاردێنین. لە دیزایندا پلانی کراوە بەکاردێنین. پلانی کراوە بۆ ئەوەیە شوێنی هەموو حەزەکانی تێدا بکەینەوە و دیکۆری ناوە و ڕازاندنەوە بە دڵی کڕیاران بێ. ڕوبەری نیشتەجێبوون نزیکەی 9 ملیۆن مەتر دووجایە و تیایدا زیاتر لە 320 کۆشک و ڤێلا بە 4 دیزاینی سەرەکی بنیاد دەنرێن. لە هەر شێوازێکیشدا چەندین جۆری جیاواز هەیە. بەمەش کۆشکەکان تایبەتمەندی و دانسقەی خۆیان دەپارێزن. کۆشکەکانی ئەربیل هیلز لەلایەن کۆمپانیای نێودەوڵەتیەوە دیزاین کراون. ڤێلاکانمان لە 4 دیزاینی سەرەکی پێک دێن. یەکەمیان ستایلی شاتووداڤێنووە، واتە ستایلێکی فەڕەنسیە. ستایلی دووەم تۆسکانایە کە ئیتالیە. سێمیان دیزاینی ڕۆیاڵ کراونە، ستایلی ئەندازیاری ڕۆژهەڵاتیە. دیزاینی چوارەمیش دیزاینی پاڵم سپرینگە کە ستایلێکی مۆدێرنە. هەر کام لەم 4 ستایلانە ستایلی دیکەش لە خۆ دەگرن. هەموو کۆشکەکان بەپێی کەلتور و داخوازی ناوچەکە گونجاون.
شاتودا ڤێنیۆ بە شێوازی تەلارسازی کۆشکە نایابەکانی جەرەوەی شارەکانی فەڕەنسا دروست کراون، بەڵام بە نوێگەری و کاری سەردەمیانە لە دیزاینەکەیدا. ئەم شێوازە ڕوبەرێکی فراوان بۆ ژیانێکی خۆشگوزەران دەڕەخسێنێت و بنمیچە بەرزەکان ڕێگە دەدەن ناو ماڵەکان پڕ بن لە ڕۆشنایی و تیشکی خۆر. کۆشکەکانی تۆسکانە بە شێوازی ئیتاڵی و ناوچەی دەریای سپی ناوەڕاست دیزاین کراون. لەم کۆشکانەدا هەست دەکەیت لە ناو باخچەیەکی پڕ لە دار و درەخت و سەوزاییدا دەژیت. ژیان لە کەشێکی فێنک و سێبەر و لە ناو دیمەنە سروشتیەکانی تێر بە تیشکی خۆر بەسەر دەبیت. لە شێوازی پاڵم سپرینگدا دیزایانی مۆدێرن زاڵە و ڕوبەری شوشە و پەنجەرە بەڕادەیەک فراوانن، سروشتی دەرەوە تێکەڵ تایبەتمەندیەکانی ژوورەوە دەبێت. لە سادەیی و ساکاریدا ڕوبەری فراوان بۆ ژیانی ڕۆژانی دانیشتوان دەمێنێتەوە. ڕۆیال کراون ئاوێتەکردنی نەخش و هونەرە کلاسیکیەکانی ڕۆژهەڵاتە لەگەڵ هونەری بیناسازی هاوچەرخدا. دانیشتوانی ئەم کۆشکانە دەتوانن لە هەمان کاتدا چێژوەرگرن لە کەش و هەوای شاهانەی کۆن و ئاسوودەی ژیانی نوێگەری. لەم پرۆژەیە لە دەستپێکەوە تاوەکو کۆتایی هەزاران کەس هەلیکاریان دەست دەکەوێت. لە دوای تەواوبوونی پرۆژەکەش سەتان کەس دەتوانن لەوێ هەلیکاریان دەست بکەوێت. پرۆژەی ئەربیل هیلز کەلتوری یاری گۆڵف، کرێکار، دیزاینەر و دیڤیلۆپەر و تەلارسازی پرۆفیشناڵ لەگەڵ خۆی دەهێنێ. ئەو ستافە زۆر پابەندی کات و دیسپلینەکانن، پێکەوە کار دەکەن بۆ بەدیهێنانی بیرۆکەکەمان. زانیاریکی زۆر دەگوازرێتەوە بۆ شاری هەولێر. هەزاران کرێکار لە پرۆژەکەدا کار دەکەن. دواتر لە بەشەکانی فرۆشتن و بەڕێوەبەرایەتی پرۆژەکە و بەشی خزمەتگوزاری سەتان کەس کاریان دەست دەکەوێت. ئەم پرۆژەیە بەوە دەناسرێتەوە کە کارمەندی پرۆفیشناڵ وەردەگرێت. Our project will be face of the Erbil as regarding professional labor hiring. IMG هەمیشە حەز دەکات پێشەنگ بێت. IMG هەمیشە حەز دەکات یەکەم بێت. ئێمە تۆمارێکی گەورەی پرۆژەی پێشکەوتومان هەیە وەکو یاریگەی گۆڵف. بەڵام کاتێک بۆ یەکەمین جار لە ناوچەیەک یاریگەی گۆڵف دروست دەکەی، هەست بە بەرپرسیارەتی زۆرتر دەکەی. هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی دڵنیابین لەوەی
بەرهەمەکانمان و دامەزراوەکان بە ستانداردی دروست دابمەزرێن و بەڕێوە ببرێن. دەمانەوێت هەموو ئامانجەکانمان بەدی بێت. ئەوە لە ڕوانگەی ئێمەوە زۆر گرنگە. هەموو ئەو ڕەهەندانەش کە باسم کردن، چ گەشتیاری بێت یان دەرفەتی نوێ و هێنانی پاڵەوانێتی نێودەوڵەتی گۆڵف، یان تەنیا سەکۆیەک بێت بۆ ئەوەی خەڵکی عێراق بتوانن لە ژینگەیەکی سەوزی کراوەدا کاتی خۆیان بەسەر ببن. ئەگەر تەنیا ئەمانە بکەین، ئەوە ئامانجەکەمان بەدی هاتووە.